بەڕێز سێک عەبدوڵڵا موحتەدی سکرتەری گشتی کۆمەڵەی شۆڕشکێری جەهانسیانی کوردستانی ئێران بەخێم بۆ دەنگی ئەمریکا. سپاس بۆ ئێوە و سڵاوێکی گەرم بۆ هەموو بیسەران و بینەرانتان. کاک عەبدوڵڵا، ئێوە پێشتریش سەردانی ئەمریکاتان کردووە و دیارە ڕێبەری حیزبەکانی تریش کەم و زۆر هاتوونەتە ئێرە و چاوپێکەوتنیان بووە. ئێستش چەند ڕۆژێکە لێرەن و دەزانم چەندان چاوپێکەوتنتان بووە کە داخراویش بووە، ینی وەک میدیا ئێمە ناتوانین ئامادە بین. ئەم چاوپێکەوتنیش ئێستش هەر لە درێژەی ئەو شێوازە دیپلۆماسیەیەکی ئێوەیکەن لەگەڵ دەسەڵاتی ئەمریکادا یا تایبەتیەکی تری هەیە؟ تایبەتمەندیەکەی ناگەڕێتەوە سەر ئێمە، دەگەڕێتەوە سەر ئەو ئاڵوگۆڕانەی کە لە سیاسەتی ئەمریکا سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەت ئێران هاتۆتە ئاراوە. ئێستا قبولیان زۆرترە، گوێگرتنیان زۆرترە، ئامادەیان بۆ بیستنی ڕاو هەڵوێستی حیزبە کوردیەکانی ئێران زۆرترە. من ئەڵگۆڕەکە لە ئەم فەزایەدا دەبینم تا ئەوەی ئێمە شتێکی تایبەتمان گۆڕی بێ لە ناو خۆماندا. چاوپێکەوتنتان بووە دوێکە و پێر، وەک بزانم سێ چاوپێکەوتنی تایبەتتان بووە کە میدیاکانیش ئامادە نەبوون. دەتوانن ئاماژە بدەن بەوە کە بۆچی میدیا ئامادە نەبوو؟ ئایا مانایەوە بوو کەەوە لەگەڵ بەرپرسانی باڵا چاوپێکتان بوو یا استراتژیەک داڕژاو بۆ ئێران یا شتێکی تر؟ یەکەم هەم من و هەم جەنابی کاک مستفای هیجری بەبێ هەماهەنگی پێش و لێرە یەکمان گرتوتەوە. بەڕاستی داوەتەکەش لەلایەن دەوڵەتی ئەمریکاوە نەبووە، بەڵکو لەلایەن ئەو موسسانەوە بووە کە کاری تەحلیل و لێکدانەوە و ڕاوێژی سیاسیان هەیە. پێشەکی کە هەردوو خوشمان بەشداریمان بووە، پێشەکی لە ناوەندێکەیە بە ناوی شوورای پەیوەندیەکانی دەرەوە. ئەمە جێیەکی زۆر معتەبەر و زۆر بە پرستیژە لە ئەمریکا، بەڵام جێیەکی نادەوڵەتیە، ناحکومیە و لەلایەن ئەو هەم کاک مستفا داوەت کرابووین و لەوێ کەسانی ئەو شوێنە، لێکۆڵەرەکانی ئەو شوێنە و یا هەروەها شوێنەکانی تر و خەڵکی جۆراوجۆری ئەمریکایی کە ویستویانە ئاگادار بن لە ڕاو و لێکدانەوەی ئێمە و لە وەزعەکە لەوێ بەشداریان کردو. هەوڵدانیان سمینارێک بووە، وەرکشۆپێک بووە کە من بۆ ئەوڵین جار دەبینم شتی ئاوا بێ و زۆریشم پێخۆشەوە. ئەویژەوەی داهاتووی کوردەکانی ئێران لە شوورا یا بڵێن ئەنجومەنی پەیوەندیەکانی دەرەوەی ئەمریکا ئەم سمینارە دراوە و منیش لە یەکێک لە پانێلەکاندا بووم، نێردکمان لە یەکێک لە پانێلەکاندا بووین. لەوێ قسەی خۆمان کردووە، خەڵکی دیکە بوون، ئاکادمیکی ئەمریکایی، ئێرانی، خەڵکی جۆر بە جۆر، فەڕەنسی، لە لایەنە جۆر بە جۆرەکان، خەڵکێک کە لەوانەیە هاتبن لەلایەن دەوڵەتی ئەمریکا و وەزارەتی خارجە و دپارتمانەکانی دیکەوە بۆ بیستنی ڕاونەزەری ئێمە. ئەوە کۆبوونەوەیکی داخراو بوو، وەکو دەڵێن یاساکانی چەتم هاوسی تێدایە، یعنی تۆ دەتوانی باسی خۆت بکەیت، ناتوانی باسی خەڵکی بکەی و ناتوانی ئاماژە بەشتە دیاریکراوەکان بڵێ کە لە دیالۆگ داچی پێش هاتووە. ئێمە ئەخلاقەن متعاهدین بەوە و بۆ خۆشیان نانهێشتووە میدیا بێ، ئەوە ئینی ئێمە نەبووە، بڕیاری ئێمە نەبووە، بڕیاری ئەو موسسە بووە. موسسەیەکی زۆر گرنگە، زۆر کەسی ناودار و زۆرێک لە سەر کۆمارەکانی ئەمریکا لەوێ قسە دەکەن. ئەمە یەکیان بووە. بە شوێن ئەوەدا ئەنستیتۆی واشنگتۆن بۆ کاروباری ڕۆژهەڵاتی نزیک کە تقریبەن مەبەست هەمان ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، ئەوەش موسسەیەکی زۆر زۆر ناوداری ئەمریکاییە بۆ لێکۆڵینەوە و توێژینەوە. لەوێش هەمان کۆبوونەوەمان بووە کە لەبارەی زۆرتر ئەمایان لەبارەی وەزعی ئێران، وەزعی کورد، ناوچەکە چۆن دەبینین، هەڵوێستی ئێمە چییە و هەموو شتانە هەم وتەیەکمان پێشکەش کردووە و هەم پرسیار و جواب کراوە. من وام خۆم ئاوا بوو. بە شوێن ئەوەدا لە موسسەیەکی دیکە بەنێوی ئەنستیتۆی هاتسن کە ئەوی زۆر ناودارە لە موسسە گرنگەکانی واشنگتۆن و هەموو ئەمریکایە،
لەوێش بۆ کۆبوونەوەیکی داخرا و داوت کراوین و زۆر زۆر بە وردی لەسەر بارودۆخی ناوچەکە وەزعی ئێران وەزعی کوردستان و هەڵوێستی ئێمە هەم قسەمان کردووە و پرزنتیشنێکمان پێشکەش کردووە و هەم دیارە پرسیار و جوابیش کراوە. ئەمانە بوون بێجگەلەوە من 2 ڕۆژ زووتر هاتم دیارە بۆ ئەمە بەستە هاتبووم بەڵام 2 ڕۆژ زووتر هاتم لە کۆبوونەوەی بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی لەوەشدا بەشداریم کردو و تارێکم پێشکەش کردووە. دەکوترێ بڵین ئەنجومەنی پەیوەندیەکانی دەروی ئەمریکا کاریگەری هەیە لەسەر و سیاستانە کە دواتر چ وایت هاوس سەرۆکۆماری ئەمریکا چ وەزارەت دەرەوە پێرەوی دەکات. چاوەڕوان دەکەن کە ئەم چاوپێکردنەوە قسانێکەوە پێشکەشتان کردو ڕەنگە جیاواز بێت لەوە کە پێشتر لێرە بیسراوە چون زیاتر ڕێگەدراوە بەنسبەتی ئێران بە ئێرانیەکان و ئەوانەی کە پێیان دەکوترێ نزیک بە ناوەندی ئێران بە شێوازی دەنگدانەوەی گشتی ئەو سیاسەتە گشتگیرە کە نەتەوە کەمایەتەکان نابینی لە ئێراندا بەتان وایە ئامادەبوونی ئێوە کە مستەفای هەجری و ئەو کەسانی تر کە بەشدار بوون ڕەنگە دەنگی با بڵین کوردیان گواستێتەوە ئەوێ بێتە هۆی گۆڕانکاریەک لە سیاسەتەکاندا یا بە شێوازە ببینرێت تاسیرەکەی دەبێت چاوەڕوان بین بزانی نوا دەبێ یان نا ئێمە هیواداری نوابێ و من هەر بۆ ئەوە هەوڵم داوەی تر قسەکانمان هەر لەو چوارچێوەیەدا بووە باسی وەزعی کورد باسی هەڵاواربوونەکان ستەمکاریەکان باسی داواکاریەکان باسی خۆشمان هەر وەکو قوربانی و ئەوە معرفی نەکردو بەڵکو وەکو هێزێکی کاریگەر کە دەتوانێت کاریگەری هەبێ لەسەر هەموو ناوچەکە وەکو هێزێک کە دەتوانێت بۆ هەم بۆ مافەکانی خۆی هەم بۆ دموکراسی ناوچە حیسابی لەسەر بکرێ ئەوە مەسەلەن من بە تایبەتی قسەکانمان هەرەوە بۆ ئێمنیشەرەوە بۆ قسەکانمان چەندەی کاریگەری دەبێ من هیچ گومانم لەوە دانیا ئەو قسانە دەگاتەوە هەر بۆیە ئێمە لێرێن کە ئەو قسەوە بۆی بانجیان کردوین کە ئەو قسانە بگاتەوە چون ئەو لێ کۆڵەرانەی لەوێ کار دەکەن بە چەندین جۆر پەیوەندیان هەیە لەگەڵ هەم کۆشکی سپی هەم لەگەڵ وزارەتی خارجە بەعزەن لەگەڵ پێنتاگۆن بازێک موسسەی وا هەیە ئەویژەوەیە یەکیانەوەیە کۆنە دیپلۆماتەکان و کۆنە کاربەدەستانی ئەمریکایی لە ناو ئەمان موسساتەدا کار دەکەن وەکو لێکۆڵەر و ئانالیست بەڵام زۆر کەسیش هەیە لێرە کار دەکا وەکو ئانالیست دوایە دەبرێ بۆ کۆشکی سپی و کاری پێدەدرێ ئەمە جەیەکە لێرەوە خەڵک تەرەقی دەکەن و مەموریەت و کاریان پێدەست پێدرێ بێزگەلەوە ئەمانە راپۆرت تەهیە دەکەن راپۆرتەکان دەنێرن قسەکان دەنێرن بۆیە بێگومان دەبیسترێ ئەو قسانە بەڵام چەندە کاریگەری دەبێ وایە بە قسەمان دەکەن ئەوەی تر شتێکی جیاوازە دەبێت ڕاوەستیم بزانین پێشتریژێک کاگەڵ لاوەک ئاماژەم بدە لە سەرەتادا ئەو چاپێکوتنتان بووە وەک دیپلۆماسی بەحاڵ ئەو پرسیار دێتە ئاراوە لەلایەن ئەو گەلەی کە ئێوە دەڵێن وێنەراتی دەکەن وەک حزب سیاسیەکانی کوردی کە چەند ئەم سەفەرانە لە کۆتایی خۆت دەتوانێت کاریگەر بێت فەرموتان نازانن بەڵام ئەمە ڕەنگە ئەو وڵامە نەبێت کە با بڵین بیسەری ئێمە بینەری ئێمە چاوەڕوانی بکە ئێوە سەفەر دەکەن بۆ ئەوە کە وەڵامێ بگرن بۆ کاریگەریتان هەبێت ئەگەر تا ئێستا کاریگەر نەبووە هیچ چیتان لەبەردەستا هەیە چی توان بکەن بۆ ئەوە کە بە شێوازێک بۆ دەسەڵاتی ئەمریکای بسەلمێکەوە ئێوە هێزێکی کاریگەرن و دەتوانین لەگەڵ ئێوە کار بکە کە هەم ئەو قازانجی خۆی وەربگرێ هەم ئێوەش ئامانجای خۆتان پەیدا بکەن ڕنگ بێ جەنابیشت بیست بێتت من ساڵەهایە ئەو قسە دەکەم و پێم وایە کە کوردی ئێران لە کۆمەڵگەی نێونەتەوەیدا حەقی خۆیان نەدراوەتێ ئەو جێگە و پێگەی شیاویانە هێشتا بەدەستیان نەهێناوە بۆ زۆر ڕێمان ماوە بیپێوین زۆر کارماوە بیکەین و زۆر جێگەم هەیە کە هێشتا نەمانگرتو و جێگەی خۆمان و حەق خۆمان دەبێت ئەوە بکەین ئەم نادی دەگرتنە یا ئەم کەم ئاوردانەوە لە کوردی ئێران شتێکە لە ساڵەها لەوە پێشەوە ئێمە هەوڵمان داوە کە قەرەبووی بکەینەوە ئەم دیدارانش بەشێکی زۆری بۆ ئەوەیە ئەمە یەک دووەمیژەوەیە ڕاستیەکەی دەوێت ئێمە بە تازایی ناوەندێکمان دروست کردووە هەنگاوێکمان هەڵگرتووە حیزبە کوردیەکان بە ناوی ناوەندی هاوکاری حیزبە سیاسیەکانی کوردستانی ئێران
پێم وایە ئەمە دەبێت بەرەوبەرێ هەرچی زووتر و هەدەفی خۆشی هەروە ڕاگەیاندوە ئێمە پێشنیارەکەمانەوە بوو کە کردمان بە جەمعەکە شوێنێکی ئاوە دروستکەین و ئامانجەکەشی دروستکردنی بەرەی کوردستانی بێ ئەم ناوەندێنی بڕوا بەرەو ئەوێ ئەگەر ئێمە سەرکەوتوو بین لەوەدا من پێم وایە لە جیاتی ئەوەی ئەم حیزب و ئەو حیزب بێ باشیەکەی ئەوەیە کورد وەکو کوردی ڕۆژهەڵات وەکو ئێنتیتیەک وەکو یەکەیەک بێ و بە هەیئەتی هاوبەش لەگەڵ چ کۆنگرەی ئەمریکا چ ئوروپا یا هەر کوێیەکی دیکەی دنیا قسە بکە من ئەوە بە سەرکەوتووترین دەزانم و ئاواش زۆرترین کاریگەریمان دەبێت تا ئێستا نەگەیشتوینە ئەو قۆناغە پێم وایە دەبێ هەوڵی بۆ بدەین بە هەر حاڵ زۆر شت هەیە کە وا دیارە هەموو کەس دەزانێت لە سیاسەتی ئەمریکادا گۆڕاوە بەڵام دەقیقەن استراتێژی تازەی ئەمریکا لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاز لەسەر ئێران و لەوانە لەسەر کوردی ئێران چییە پێم وایە ماویەتی تا ڕۆشن بێتەوە بە تەواوی لەگەڵ ئەوەی کە چەند ئەو بەرە دروست دەبێ وەک بەرەی یەکردوو کە دەنگی کورد بگوازێتەوە لێرەوە لایەنی ئەمریکایی وەک پێشتریش بەڕێز ناماشە پێدا و لایەنەکان تریش کە ڕەنگە لێو ئاپرسن کە وەک حەزبێک دێنێ ئێرە ناتوانن زۆر لەگەڵتان ئەو تەعاملەکە پێویستە بیکەن بەهۆی ئەوە کە نازانێەوە نوێنەرایەتی چ بەشێک لە گەلی کورد لە ئێران دەکەن و ئەو بەرە ئەتوانێت کۆمەکە بەوە کە ئەو دەنگە یەک بخرێت بەڵام پرسیارەوەیە کە ئەگەر ئەو بەرەش دروست بێ ئێوە وەک حزبێکی کوردستانی ئێران چەند ئامادەن لەو استراتیژیەوە کە ئاماژەدە مەداشتا دیاری ژنیە تەواوی با بڵین خەت و ڕەبتەکەی کەڵک وەربگرن بۆ ئامانجەکانتان ینی هیچ بۆ خۆتان هیچ سناریۆیەکتان هەیە کە ئەگەر ئەم سناریۆ بەو شێوە بچێتە بەرەوە ئێوەش ئاوا بتوان کەڵکی وەربگرن واتە ئستراتیژی یا تاکتیکتان هەیە بۆ ئەم مەرحەلە جارێ با پێشێکی بڵێم ڕاستە من وەکو سکرتێر و ڕەهبەری حیزبێک لێرەم بەڵام ئاوام قسە نەکردو دیارە لە معریفیەکەیدا دقیقی ئەوەڵ دەڵێن ئەمە سەر بەچ حیزبێکە و چێ بەقیەکەی من وەکو کوردێک قسەم کردو و بۆ کوردستانی ڕۆژهەڵات قسەم کردووە شتێکی حیزبی تایبەت لە ئارادا نەبووە خاترجەم بەڵام بۆ ئەوەی ئایا کورد لە ئێران ئامادەیان هەیە چی بکەن من وا دەزانم پرسیارەکە دەبێت لە ئەمریکا بکرێ خەوان استراتێژیان چییە ئەوان تاکوێ لەگەڵ ئێران دەچنە پێشەوە شتێک ڕوونە ئەویژەوەیە سیاسەتی دەورەی ئۆباما نەماوە لە ئەمریکا سیاسەتی دەورەی ئۆباما کە لە پێناو گەیشتن بە ڕێککەوتنی ئەتۆمی زۆریان ئیمتیازدا بە ئێران ڕنگ بێت لە باری ئەتۆمیەکەی و شتیان لە ئێران سندەوە زۆر ئەوە دیار بوو بەڵام لەباری دەستی ئێرانیان ئاوەڵا کرد چاوپۆشیان لێ کرد لە ناوچەکەدا هەرچی دەیکا لە دوای ڕێککەوتنی ئەتۆمی بوو کە ئێران ئاوا بە لێشا و بە فراوانی چووە سووریە نەترسانەیدی سڵی نەدەکرد لە هیچ لە دوای ئەوە بوو ئەو هەموو موشەکەیدا بە حوسیەکان بە دنیای دابدەن و بە دەوروبەری خوایین دابدەن و شتەکانی دیکە هەمویان بۆیە ئێران بە دوای ڕێککەوتنی ئەتۆمی دەنجی دلێرتر بوو پڕکێشی زۆرتری کرد لە جیاتیەوەی کەڵک وەرگێ کە بە بڕوای من فرسەتێکی زێڕین بۆ لە ڕوانگەی جمهوری ئیسلامی واگە بڵێن پێش هاتبوو بۆیان کە بچنەوە نێو کۆمەلگەی نەتەوەیی و بەڕاستی ئاش بنەوە لەگەڵ دنیا ڕێک بە پێچەوانە کەوچیان وەرگرت و ئەمە سیاستێکی هەڵە بوو وا دیار بوو دەرکەوت ئەنجامی نیە ئەم سیاستە گۆڕاوە فشار لەسەر ئێران بە تەواویمانە هەست پێ دەکرێت لە واشنگتۆن و لە ئێرانیش دیارە خوار کەس ڕۆژنامەش بخوێنێتەوە لەگەڵ لێکۆڵەرەکانیش قسە نەکا و لەگەڵ کاربەدەستانیش قسە نەکا بەڵام کە تۆ ڕۆژنامە و میدیای جیهانیش خوێندە و هەڵت داوە دەبینی ئاوایە بۆیە بێگومان سیاست گۆڕاوە بێگومان فشار لەسەر ئێران زۆر دەبێ و بووە و زۆر دەبێ فشاری ئابووری زۆر دەبێ هەر بووە ئێستاژوە لە مانگەکانی داهاتوو هەفتەکانی داهاتوو زۆرتر و زۆرتر دەبێ بەڵام دقیقەن لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی و ئۆپۆزیسیۆنی کورد بە تایبەتی چ دەکرێ یا چی دەتوانرێ بکرێ ئەمن پێم وایە ئەمریکا خۆشی خەریکی تاوتوێکردنە بڕیاری نەداوە جا ئەلەم قۆناغی کە خەریکی تاوتوێکردنە بۆ داڕشتنی سیاسەتی خۆی ئەم بینینانە
ئەم دیدارانە چاتر گوێ دەگرن بە قسەکانمان بۆی چون بۆ خۆشیان خەریکن سیاسەیەک بۆ خۆیان ساخکەنەوە لەبەرەوە گوێ لە هەموو کەس دەگرن دیارە تەنها گوێ لە ئێمە ناگرن بێگومان ڕنگ بێ گوێ لە کەسانێک بگرن زۆریان و قسانەیە مەش پێ خۆش نەبێت لە ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا یاخودنا لە هەموو لایەنێک قسە دەکەن هەم بۆ خۆیان لێی دەکۆڵنەوە هەم لەو موئەسسەساتە داوا دەکەن تەحلیلیان بدەنێن نەزەریان دەنێ ئەوانیش راپۆرتیان پێشکەش دەکەن و هەم لەگەڵ کەسایەتیەکانی وەکو ئێمەمانان و غەیرە کوردیش قسە دەکرێت ئێمە لەگەڵ کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدرال ینی لەبارەی ئەوانیشەوە قسەمان کردووە تەنانەت داوای هیرینگێکی کۆنگرەییمان کردووە بۆیان و داوامان کردووە کە ئەو مەسلەیە مەسلەی نەتەوە بندەستەکان لە ئێران مەسلەیەکی گرنگە و دەبێ هەموو لایەنێک بانک بکرێ و تەنها کورد نەبێ ینی بەڕاستی قسەی خێرمان بۆ ئەوانیش کردووە پێشمان وایەوە حەقە ئەوە بەش داهاتووی ئێران ناتوانێت داهاتوویەکی گەشت بێ ئەگەر مافی نەتەوەکان لەبەرچاو نەگرێت. کاک عەبدوڵڵا ئەچینە سەرەوەی کە بە نسبەتی وڵاتەکانی تر ئێوە چەند دەتوان کەڵگۆر بگرن یا چه ڕووناکێ دەبینرێت بۆ دروستبوونی هاوپەیمانیەک دژی کۆماری ئیسلامی ئێران بەڵام بە نسبەتی ئەمریکا ئەگەر بڵین ئستراتیژی ئەمریکا ڕوون بێتەوە و ئێوە بتوانن کەڵ بگرن لەو ئستراتیژی دەکوتری ئەمریکا پێشتریش لە ڕۆژ ئاوای کوردستان و هەروەها لە باشووری کوردستان تا کاتێک کە شەڕی داعش بۆ یا بەرژەوەندی ئەمریکا لە بوارەکانی تردا بووە پشتی گردوون بەڵام ئێستا کە ئەو بەرژەوەندە نەمات یا پێیان وایە گرنگی جای نەماوە پشتی کوردی بەرداوە هەم لە باسی ڕەفراندۆمەکەدا لە داگیرکردنی کەرکووکدا هەم لە دەستەوەداکەی تورکیادا لە کوردستانی بابڵ هەرێمی کوردستان وە لە ڕۆژ ئاواش لە مۆزوی ئافرین و ئێستەژمەند بچ ئێوە چەند نیگەرانی ئەوەن کە ئەگەریش بتوانن وەک بەرەیەکی یەکگرتو بێنێ ئێرەوە بن لە هاوپەیمانێک بۆ برەوپێدان بە سیاستەکانی ئەمریکا لە ئێران و هەروەها گەیشتن ئامانجەکانی خۆتان چەند نیگەرانی ئەوەن کە دواتر لە کاتێک کە پێویستانە ئەمریکا پشتان بەرنەدا. کاک شاهید عیبێکی گەورە کە لە لێکدانەوەی نێو کۆمەلگەی کوردەواری هەیە ئەوەیە تمەشای سیاست و تمەشای هاوپەیمانیەکان زۆر بە شێوەیەکی ڕۆمانتیک دەکرێت گلەیەکی زۆر هەوەیە ئەمریکایە هەر دەوڵەتێک تا بەرژەوەندی پشت دەگرێت ئەگەر نەیمان نایگرێت هەروایە جۆرێکی دیکە نییە ئەو دەبێت خۆت بۆ حەزرکەی لەبەرەوە ئەمە ئەو هەموو گلە و بناشتەی ناوێ بەڵام ڕێگەی هەیە چۆن نێڵی وا بکرێت جارێ با من شتێک بڵم من پێم وایە لە ساڵانی ڕابردوودا هەتا هاتووە 20 ساڵ زیاترە بەڵام لە ساڵانی ڕابردوودا زۆرتر و زۆرتر دەوری موسبەت و پۆزیتیڤی کورد بۆ ئەمریکاش و بۆ ئەوروپا و بۆ دنیا دەرکەوتووە جاری جاران کورد وەکو کێشە وەکو دەردیسەر تمەشا دەکرا وەکو کێشەیەکی ئەمنیەتی تمەشا دەکرا ئەلان کورد فاکتۆرێکی سیاسیە لە ئاستی ناوچەیدا هەموو کەس حیسابی بۆ دەکا هەموو کەس دەیەوی بیدوێنێ لەبەرەوە ئەمە ناتوانین نادی دەبگرین و ئەمە پێش هەموو شتێک بەرهەمی خەباتی خودی کووردە بەرهەمی قوربانیەکانە بەرهەمی زەحمەتەکانی خۆمانە و دەبێت بتوانین بیچنینەوە هیچ عیبێکی تێدانە دووهەم بەرهەمی کۆمەڵێک ئاڵوگۆڕی ناوچەییە دیکتاتۆرێکی وەکو سەددام هەیە کە تووشی ئەو کێشە خۆی توش کێشە لەگەڵ دنیا دەکا و میلەتەکەی توش کێشە لەگەڵ هەموو دنیا دەکا بەڕووخانی ئەو فرسەتێکی گەورە ساز دەبێت بەهاری عەرەبی دروست دەکرێت و ئەو بەهارە عەرەبیەدا کوردیش لە سەرەتا بەشداری دەکا دوایە بە تەکبیری ڕنگ بێ ئێران بەشار ئەسەد اختیارەکە دەدا بە ئەو بەشە لە کوردەکان کە نزیکن لە پێکاکە اختیارەکەتدا بۆ ئەوان بۆی تێکەڵی بە قیشتەکان دەبنەوەی ژە فرسەتە دەقۆزنەوە کوردستان بەدەستەوە دەگرن کوردستانی سووریە جامە بەستمەوە ئەو فرسەتانە هەم دەبێت بۆ خۆت خەبات بکەی بەردەوام پەشیمانیش نەبیەوە ماندووش نەبی بەڵام لە عینی حاڵدا دەبێت فرسەتیشت بۆ هەڵکەوێت ئەو فرسەتانە بۆ کوردی عێراق و سووریە هەڵکەوتو سێ هەم ئەوەیە هەم پێشتر هەم لە شەڕی دژی سەددام هەم لە شەڕی دژی داعش لە عێراق و لە سووریەش کورد هۆکارێکی گەورە بووە و من پێم وایە وردە ئەوە بۆ دنیای ڕۆژاوە دەرکەوتووە کورد
بەبێەوەی بڵێن بێعیبە یا زۆر تاریفی خۆمان بکەین بەڵام لە ڕاستیدا ئەم حەقیقەتە کە سروشتی کۆمەلگای کوردستان و سروشتی سیاسەت لەوێ سروشتی حیزبە سیاسیە سەرکان لەوێ سروشتێکی قابلی قبوڵە بۆ دنیای ئەمڕۆ دموکراتیکە زۆرتر سێکولارە زۆرتر لەگەڵ نۆرمەکانی مافی مرۆڤ ئەگەر نەڵێن بەت باشی ڕەچاو دەکرێت کە بێگومان هێشتاوانیە بەڵام ئەوەندە نامۆ نییە وەک بەعزێک کۆمەلگای دیکە لەبەرەوە قابلی هەمکاری و قابلی دۆستاتی من پێم وایە ئەگەر کورد هەم بۆ خۆی چاککار بکە و هەمیش دیارە بۆشی هەڵکەوێ حتا من بێهیوانیم کە کورد بەگشتی وەکو هاوپەیمانێکی گەورەی دنیای ڕۆژاوە جێی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ هەمیشە بکاتەوە. بەنسبەتی دەسەڵات ناوچەیەکان کە دژی ئێراننچی چەند لە دیپلۆماسی خۆتانە جگە لە ئەمریکا یا ئەوروپا یەکێتی ئەوروپا چەند ئەوان چالاک بوون بەرحاڵ سنەتێکی فکری هەیە زیاتر نزیک بە چەپ کە وەک هاوپەیمانی و نزیکی بە ئیسرائیل و کەڵی سوور داناوە بەنسبەتی ئەو کە ئیسرائیل خۆی وەک دەسەڵات دەناسرێ لانیەکان لایانی چەپەوە و زۆربەی دنیا کە زۆڵ لە فلستینیەکان ئەکات چەند هەروەها عەرەبستان وەک دەسەڵات دەناسرێت کە دەسەڵاتی سەرکوتگەل لە ناو خۆدا دیکتاتۆریە دواکەوتووە بەڵام لە هەمان کاتدام دوو دەسەڵاتە دژی ئێرانن چەند ئێوە پێتان وایە کە یەکەم هاوکاریکردن لەگەڵ ئەمانە بۆ گەیشتن بە ئامانجەکانتان وەک حزبێکی سیاسی کوردی وەک حزبێک کە بۆ گەلی کورد چالاکن ڕەوایە و چەند ئەگەر پێتان ڕەوایە چەند هەوڵتان داوە کە پەیوەندی دروستکەن لەگەڵ ئیسرائیل و عەرەبستانە چون جارجار ئەوان ڕەنگە تونتر لە ئەمریکا و با بڵێن ڕوونتر لە ئەمریکا هەڵدەست بگرن بەنسبەتی ئێران بڵێ ئەوان دژمنایەتێکی زۆریان لەگەڵ ئێران هەیە یعنی ڕاستیەکەی ئەوەیە ئێران ئەوانی بەزستی زۆر کردووە بە دوژمنی خۆی دەنا عەرەبستان وڵاتێکی زۆر خۆپارێز بووە هەمیشە قەت ئەهلی ئەو شتانە نەبووە بەڵام ئەوەندەیان کونەجەر کرد و جاڕز کرد تا کردیان بە دوژمنی خۆیان و سەفارەتکان سووتاند و هەموو ئەو شتانی کە دەزانی بەنسبەت ئیسرائیلیشەوە موشک دروست دەکەن بە عیبری لەسەری دەنووسن تارەی بێسەر نشین دەنێرن بۆ حەریمی هەوایی ئیسرائیل ئەخر خۆ دیاویش دەست دەکاتەوەی تر بە هەر حاڵ بە زۆر ئەو دوانیان کردو بە دوژمن و ڕاستیشە ئەو قسە ئەوان بە قسەی جەنابەت دەڵێی دوژمنترن من دەڵم زۆرتر دەترسن چون ئەوان ئەو هێزە گەورەی ئەمریکایان ئەمریکا لە خۆی ناترسێ ڕنگ بە بیاوێ ئێران تەمبێکا و سزای بدا ئەوانە بەڵام هی ئەوە نییە زۆر لە خۆی دەترسێ ئەوان لە خۆشیان دەترسن ئێران دەوڵەتێکی گەورەیە 8 میلیۆنە ئیمکاناتی زۆرە بۆیە ئەوان زۆرتر دنەی ئەمریکا دەدەن بەڵام یەک شت هەیە هەتا ئەمریکا پێیان نەڵە موافقەت نەکا ئەوان هیچ ناکەن تا ئێستا من ئاوای تێگەیشتم بۆ هیچ ناکەن بەڵام وەکو پرەنسیب جارێ من بڵام وەکو پرەنسیب پێمان وایە فەلەستینی مافی خۆیەتی و مافی دیاریکردنی چارە نووس بۆ فەلەستینی هەیە بەڵام ئێمە نابێ لەسەر مەسەلەی فەلەستین کێشەیەکی گەورە بۆ کورد لەگەڵ ئیسرائیل دروستکردنەوە بە ناڕەوا دەزانین نابینم فەلەستینیەکان زۆر پشتیوانیەکی عەجایبیان لە پرسی کورد کرد بێ لەبەرەوە من پێم وایە دەبێ ئێمە سیاسەتێکی ژیرانەترمان بێ بەبێ ئەوە ئینکاری مافی خەڵکی فەلەستین بکەین بەڵام لەسەر ئەوانیش خۆمان تووشی هیچ شەڕ و کێشەیەک نەکەین بزانین چێ پشتیوانیمان لێ دەکات و پشتیوانیەکەی قبولکەین ئەو وەکو مەبدە بۆ سعودی شەر نەزەرم وایە ئێمە چ مشکلێکمان هەیە بۆ دەبێ وەکو پرەنسیب ئەوە کورد ئەوە قبول نەکە بۆ ئێمە خۆ لە ڕێگەیەکی ناڕەوا و نامەشروعدا ئەگەر ببێ ڕۆژێک کەڵگەشتی وا وەرناگرین بەڵکو ئەمە بۆ خزمەتی بزوتنەوەیەکە بۆ خزمەتی میلەتێکە بۆ ڕزگاری ئەو میلەتەیە لەبەرەوە وەکو پرەنسیب بەڕاستی من هیچ ئیرادێک نابینم بەڵام نە ئەوان کردویانە نە ئێمە کردومانە من قسەی خۆمان دەکەم وەکو حیز کۆمەڵە ئێمە نەمان کردووە ڕنگ بێ دەردی سەری زۆرتر بێ ئەلعان و ڕنگ بێ ئەوانیش بەبێەوەی ئەمریکا چراسە زیان بداتێ پێم وانێ بخوان هیچ بکەن بەڵام ئەی بەنسبەتی ئەوەی کە یارمەتی ئۆپۆزیسیۆن ئێرانی بدەن بۆ ئەوە گرفت بۆ ئێران دروست بکە کە باڵێن دەستێوەردانی ناوچەیەکی کەستر بێتەوە لاوااستر بێتەوە
لەو بوارەوە ئەگەر ئەوان بۆ لە ئێوە نەهاتوون مادامێک ئێوە دەفەرمونون وەک پرینسیپ ئیرادێک لەوەدا نابینن کە یارمەتی بگرن بۆ برەودان بە ئەو بەرنامە سیاسیاتانە بۆ ئامانجانێک بشنن بۆچی شوێنی نەکەوتون ئێمە محتەلین بزانین بەڕاستی ئەمریکا شتێک دەکا یان نە چوارچێوەی سیاست و استراتێژی نوێی ئەمریکامان لێ ڕوون بێتەوە و ئەمریکاش دەنجی ئێمە ببیستێ ئەگەر شتێکی ئاوا هەبێ و بەبارێکدا بکەوێت کە بەڕاستی مثبەت و بەکەڵکە بۆ کورد مطمئن بە ئەمریکا هەموو ئەوەی کە تەوسیەی لازم بێ بە هەموو لایەنەکانی دەکات وەلی حاڵی حازر ئێمە پێمان وا بووە کە ئەو پەیوەندیانە دەردیسەر و کێشەی زۆرترە لە خێرەکەی بۆیە جارێ هیچ جارێ هیچ پەلەیەکمان نەکرد ئەی ئەگەر هەر لێرەدا کە باسی هاوپەیمانی دەکەین بەنسبەتی ئۆپۆزیسیۆنی ئێرانی چی دەزانینەوە چالاک بوون بۆ پەیوەندی ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا بۆ ئەوە کە جۆرەی بەرەی یەکگرتو دروستکەن دژی کۆماری ئیسلامیان بەڵام هەندێک شڕخنە هەیە کە ئۆپۆزیسیۆنە پێشتر و هەر ئێستش لە کۆبوونەوەی خۆیاندا لە با بڵێن پلاتفۆرمە سیاسیەکانیاندا ئەو زۆر لەگەڵ ئەو مافانە نین کەەوە وەک حزبێکی سیاسی کوردستانی بە شوێنیوهان چەند ئەمە ئەبێتە هۆی ئەوە کە لە ڕاستی داپەیمانەکەی ئێوە لەگەڵ ئەواندا نەبێت هاوپەیمانێکی جددی کاریگەر بۆ ئەو مەبەستەکە هاتانە جارێ پێش هەموو شتێک ئێمە بۆ خۆمان لە نێو خۆماندا وەکو کوردی ڕۆژهەڵات دەبێت ئەو هاوپەیمانیە دروستکەین ئەو بەرەیە دروستکەین ئەگەر وا بکەین سنگ و وەزنیشمان هەم لە لای ئێرانی و لە لای غەیرە ئێرانی و دراوسێ و لە لای جیهانیش زۆرتر دەبێت و ورەی خەڵکی خەڵکی خۆشمان بەرز دەکەینەوە لەبەرەوە ئەوەڵ کارمان دەبێ ئەوە بێ بەڵام معناوە نییە کە ئەو پەیوەندیانەی دیکە نەگرین حیزبەکان هەموو هەیەە بە تایبەتی ئێمە لەگەڵ لایەنە جۆر بە جۆرەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران پەیوەندیمان هەیە پێم خۆشە چەند شت بڵێم لێرەدا دیارە ئەوە زۆر مفەسەلە کورتی دەکەمەوە لە بەرکاتی بەرنامەکەیەوە یەکیان ئەوەیە کورد زۆرترین سوودمەند دەبێت لە ئاڵوگۆڕی سیاسی لە ئێران و ئاڵوگۆڕی نظامی سیاسی و ڕژیمی سیاسی لە ئێران ئەوە هیچ گومانی تێدانە لە هەمووان سیاسی ترە لە ناو کۆمەڵگەی ئێراندا و لە هەمووان ڕێک خراوترە تەنها بەشی کۆمەڵگەی ئێران هەیە کە هێزی چەکداری هەیە و هەموو کەسیش دەزانێ ئەلعان ممکنە ئەوەندە زۆر نەبێ هێزەکە لەگەڵ کوچکۆڵەترین فەزای سیاسی کراوە بە هەزاران هەزار پێشمەرگەی چەکدار و خەڵکی ڕێکخراو دەتوانێت لە ڕیزی پێشمەرگەی کوردستانی ئێراندا هەبێ لەبەرەوە چێ ئەو خاڵانەی هەیە چێ ئەو تواناییانە هەیە هیچ کەسی دیکە غێری کورد نیەتی لە ئێران ئێستا لە هەموو کەس زەرمەندترین ئێمە چون فشاری کۆماری ئیسلامی لە هەمووان زیاتر ڕووی لە کورد بووە لە هەموو کەسیش سوودمەندتر دەبین لە ئاڵوگۆڕی سیاسی و نیزامی سیاسی ئێراندا مشکلەکەوێ ئەخە بەتەنێ بە ئێمە ناگۆڕێ خۆ بمانتوانی باید تا ساکرد بوومان بەتەنێ بە ئێمە ناگۆڕێ لەبەرەوە لێرە حەقیقەتێکی ژێئۆپۆلیتیک دێمۆگرافیک سیاسی ئۆبژێکتیڤ بابەتیانە دێتە گۆڕێ بەدەست تۆ نییە ئەسە مهم نییە ئەخلاقن خۆش لە چێ دێ خۆش لە چێ نایە ئەتۆ ئەگەر ئەو تەشخیسەت هەبێ ئەو لێکدانەوەتە بێ کە چەندە ئەم گۆڕانی ڕژیمە بە قازانجی تۆی کە هەموو کوردێک دەزانێ و هەموو کوردێک ئارزوویەتی بەڵام بۆی ناکرێت بەدەستی تەنیا بۆی ناکرێت لەوە یەک نەتیجە دەگرێت دەبێت لە پێنا و لابردنی ڕژیمی کۆماری ئیسلامیدا هاوکاری لەگەڵ هێزەکانی دیکە بکرێت لێرە و مەسەلە دێتە گۆڕێ ئێوان چۆن مافی تۆ بە ڕسمی دەناسن قسەیەکی زۆر بەجێگەیە بۆ ئەمەش دووش دەتوانم بڵم یەکەم هەر لە ئێستاوە کارکردوشمانە ئەو ساڵانە هەمومان کردومانە یەکجار زۆر لەو بادە هیچ مەجلیسێک نەبووە ئەم مەجلیسەی ئاخری کە لە واشنگتۆن گیراش یەک لەوانە بوو هیچ مەجلیسێکی ئێرانی نەبووە کە بە ڕاشکاوی و سەراحەتی تەواوە باسی کورد و مافەکانی و فێدرالی و هەموو ئەو شتانە نەکە لەبەرەوە دەبێت لە ئێستاوە ئەو قسانیان بەگوێدا بدەین ئەوە کاری ئەوڵمانە بەڵام دووەمیەکە ئەوەیە گریمان هەموو ئەو قسانشمان کرد بەڵام ئەو نەتیجەی دڵخوازمان وەرنەگرت لە ناو ئۆپۆزیسیۆنی ئێرانی کە مافەکانی ئێمە بەدڵی خۆمان بەڕسمی بناسن بەڵام خۆ هێشتا هەمکاری بۆ
ڕووخاندن و نەهێشتنی کۆماری ئیسلامی ممکنە هەمسوئیەک هاو ئاراستەبوونێک وجودی هەیە لێرەدا تەنسیقێک لازمە با نەڵێن بەرەیەکی عەجایب و غەراب بەڵام تەنسیقێک لازمە لەگەڵیان هەتا ئۆپۆزیسیۆنی ئێران بە کورد و نەتەوەکان و غەیرەوە ناتەباتر و ناکۆکتر بن هەتا ناهاو ئاراستە بن یەک جیهەت و یەک مەسیر نەبن کۆماری ئیسلامی لە جێ خۆی دەمێنێتەوە ئێمە زۆرتر زەرەر خوردە دەبین و زەرەرمەند دەبین تا خەڵکی دیکە لەبەرەوە حتا ئەگەر بەدڵی ئێمە قسەکانیشمان لێ قبول نەکەن ئەم هاو ئاراستەیە یارمەتی دەرە بە گۆڕانی نظامی سیاسی و لەوێ خێرێکی زۆرتر دەکەین تا لەم قەفەسەی ئێستای کۆماری ئیسلامیدا بمێنینەوە گۆڕانی ئەم ڕژیمە دەرفەتێکی مێژوویی گەورە بۆ کورد دەکاتەوە ئەسن دەواازەیەکی بۆ دەکاتەوە کە بە عمری نەیدیوە و شاهیدی نەبووە و چاوی پێی نەکەوتووە لەوێ خۆدانانیشین خۆخەبات تەعتیل پەزیر نییە بۆ مافەکانی کورد 10 ساڵ ناگرین دەی لەوێوە دەیکەین بەڵام لە پلە و ئاستێکی زۆر بەرزتر و بەهێزتردا دەکەین لە باتی ئەوەی لە حاڵەتی زەعیف و ژێردەستەئی و هیچمان پێ ناکرێ و دەسەڵاتمان نییە بیکەین ینی ئەو هەوڵە بدەین کە هەر دەیدەین لە هەموو حاڵێکدا لە زیندان لە پێشمەرگایەتی لە سیاست لە خەباتی مەدەنی لە دیپلۆماسی هەرخەریچین من دەڵم دوای گۆڕانی ئەو نیزامە ئەو دەواازە گەورەشت بۆ دەکرێتەوە دەستدا وڵاترە بە ئاخرشتت پێ بڵم لۆبی ئێرانی بەهێزە بیکەی بە دوژمن لەبەر چاوی هەموو ئەمریکا و ئوروپا و هەموو دنیا ڕەشت دەکات دەبێت تەوازونێکی لەگەڵ ڕاگری هەم قسەی خۆت بکەیت وەکو کردمانیت ئەم 3 ڕۆژە تەواوی قسەکەمان لەسەر کورد و دوای کوردی لەسەر نەتەوەکانی ئێران بووە تەواوی قسەکەمانەوە بۆ ئێوە دەبێت فشار بۆ نەکرد بۆ حکوومەتی ئێستای ئێران فشار بۆ ئۆپۆزیسیۆن بێنن ئەکە ئۆپۆزیسیۆنی ئێرانی لەگەڵتان دادەنیشێ پێیان بڵێن دەبێت مافەکانی کورد لە ڕەچاو بکرێت یعنی ئەمەش قسەی خۆمان دەکەین لە دنیا بەڵام ئەویش پێچەوانەکەی دەڵێ بەڵام هەر لەم پەیوەندی کاکە هەر لێرەدا نوکتەکە لەوەدایەکە ڕاستە من نەمدیوە نیمانە کە لە با بڵێین پلتفۆرمی سیاسی ئێوە و شعارەکان و مەرامنامەی حیزبەکانی کوردستانیدا با بڵێن هەم کۆمەڵە دموکرات هەم ئێستش پەژاگ یاپەکەکە نییە کە داوای سربەخۆی بۆ کوردستان کردبێت و وەک با بڵێن وەک حیزبێکی سربەخۆیی خواست خۆی ناسان دەبێ لە زاری هیچ بەرپرسێکی سیاسی حیزبە کوردەکانی شەوە شتەمان نەبیستووە وەک با بڵێن ڕاگەیاندنی سیاستێکی نوێ بەڵام لە هەمان کاتدا ئۆپۆزیسیۆنی ئێرانی لەلایەکەوە ڕخنە دەگرێت کە ئێوە ئامادە نین بە سراحەت بڵێن کە ئێوە سربەخۆی خواز نین و دژی سربەخۆی کوردستانن و هەوڵ دەدەن ئامانجەکانی خۆتان لە چوارچەی فدرالیسمدا پێناسە بکەن لای بەرامبەریشدا کوردەکانیش ئەو هێزە کوردیە با بڵێن ئەو جریانە کوردیانە ئەو گەنجانە ئەو کۆمەلگا کوردیە لایەنێکی بەهێزی تدا لانیکەم لە تۆڕ کۆمەڵاتەکان بەهێز ئەنوێنن کە دەڵێن ئێمە چیتر ناتوانین بڕوا بکەین بەم شێوازە هەڵبێزکردنە ئەگەر ئێمە قبولمانە کورد نەتەوەیەکە بۆچی ڕێبەرانی ئێمە حیزبەکانیمە بە ڕاشکاوی ڕای ناگەێنن کە ئەوان لە کۆتایی خۆیدا هەڵ دەدەن بۆ سەربەخۆی کوردستان ئەوە باری شتێکت پێ بڵم لێرەدا نە کۆمەڵە و نە دیموکرات و بە هەموو ئەو حیزبانەی کە بە ناوی کۆمەڵە یا بە ناوی دیموکراتەوە قسە دەکەن هیچ تاقێکیان نییە کە داوای سربەخۆی بکە بەڵام لەوە نابێ و نەتیجە بگرێمە دژی سربەخۆین چۆن دژی سربەخۆین سربەخۆیی و مافی دیاریکردنی چارەنووسکە لە بەرنامەی ئێمەشدا هەیە ئەو مافە مافێکی ڕەوایە و قابلی لێسەندنەوە لە میلەتی کورد نییە بەڵام مەسەلە ئەوەی ئادەی بێ نێو بەرنامەی سیاسیتەوە ئادەی بێ نێو پرۆپاگەندای ڕۆژانەتەوە دەی بێ نێو تاکتیکە سیاسیەکانتەوە ئێستا داوای دەکەی ئێستا داوای نەکە من دەڵم ئەگە دزنی خۆت ڕەنگ دز هەڵمەخە بارودۆخی گەیشتن بەوەی کە کورد دەوڵەتی هەبێ کە خەون و ئارزوو هەموو کوردێکە و من بۆ خۆم یەکێک لەوانم وجا بۆ ئاگاداریت لە زۆر مەجلیسی ئێرانیەکانی ژۆم کردووە حتا ئەوەشم کردووە بە سەراحەت بەڵام بارودۆخی ئەوە موجود نییە ئەلعانێمە نایبینین
هیچ حیزبێک نەیدیوە نەمبیستووە هیچ کەس پێچەوانەی ئەوە ناڵێ بۆیە من ئەوە بەرنامەی سیاسی حیزبەکان ئەوەیە باش ئۆپۆزیسیۆنەرین چۆن دەتوانێت بڕوا بە ئێوە بکات کە ئێوە هەر تەنیا فدرالیستان گەرەکە لە حاڵەکە خۆتان لە خەونەکەتان سەربەخۆییە بۆ شێ لەگەڵ ئێوە کار بکات بۆ شێوانی ئێران بۆ ڕوخاندنی کۆماری ئیسلامیان لە حاڵ دەزانێت کە هەلومەرجی دوای ڕوخاندن خۆتانتان هەلێکی گەورەیە بۆ کورد دەتوانێت بێتەوە هۆی ئێوە بەرەو ئەو خەونە گەورە هەنگاو هەڵبگرن وڵا ئامۆژگاری ئاوایان مەکە ئەوانیش سوودی خۆیان دەبینن لە گۆڕانی نظامی کۆماری ئیسلامیدا بە هەر حاڵ واقعیەتی کۆمەلگای ئێران ئەوەیە ئەو کۆمەلگای فارزەڵێ کۆمەلگای یەک خەتی یەک دەنگی یەک نەتەوەیی یەک ئێتنیکی کە ئیدعا دەکرێت ئێران وایە ئەمە ئەفسانەیە شتیوان نییە ئێران فرە نەتەوەیە و لەوانە نەتەوەیەکی کە لەباری سیاسیەوە لەباری سیاسیەوە پەرەی سندووە پێگەیشتووە خەباتی هەیە لانی کەم لە 1970ەوە ئەتۆ دەتوانی لە بزوتنەوەی نەتەوەی کورد قسە بکەیت لە کۆمەڵی ژێکافەوە تۆ دەتوانی لە حیزبی مۆدرنی کوردی قسە بکەیت کۆمار لە کوردستانی ئێران دامەزراوە ئەو خەباتەی لە ساڵی 1970ەوە هاتۆتە ئاراوە زۆر شتی دیکە لەبەرەوە کورد میلەتێکی پێگەیشتووە لە ئێران ئەخ بۆمان هەڵ نەکەوتەوە دەنام پێم وایە لە پارچەکانی دیکەگە پێشکەوتوتر نەبین پاشکەوتوتریش نین جا بە هەموو ئەوانەوە ئەسڵەن هەدەفێکی ئێمە دەبێ ئەوە بێ نیشانی بدەین کە ئەو نەزەریەی دەوڵەت نەتەوە کە لە زمانی ڕەزاشاوە لە ئێران پێش ڕەزاشاش تۆزێک بەڵام لەلا ڕووناک بیرانەوە هاتوو ڕەزاشا پیادەی کرد لە ئێران ئەمە چی دیکە ناخوە دەبێ ئەگەر قەرارە لە ئەو نەتەوانە لە ئێران پێکەوە هەڵکەن و پێکەوە بژین کە ئەلان بەرنامەی ئێمەش و هەموو حیزبەکانی دیکەش ئەوەیە لەم حاڵەدا دەبێ وەکو ژان ژاک رۆسۆ دەڵێ کۆنترا سۆسیال قەراردادێکی ئیجتیماعی و کۆمەڵایەتی تازە لە بینماندا بێ سەر لە نوێ دەبێ ئێران دەڕژێتەوە بزانین چۆن دا دەڕژێنەوە خۆمە ناچینەوە ژێردەستی قبول ناکەین ئەو بێگومانە قسانە دەبێ بکەین و دەبێت دنیا بیبیستێ ئەم بۆ خۆم بیستومە هەر لەم تەلەڤیزیۆنی VOA فارسی عینی و قسانم نەکردووە کە خۆ بە دنیادا بڵاوم کردوتەوە فارسەکە دەبیستێ خۆ بە فارسی کوتومە نا ئەوانە دەبێت ڕاشکاو بین و نەترس بین لە بەیانیاندا من وابووم بە بڕوای خۆم ئەوەی کە من دەیڵەمەوەیە دەڵێم تۆ کە ئیدعای سەربەخۆیی نییە ئێستا و لە بەرنامەدا نییە ئەو کێشەیە مەکە ئێستا لە بیڵە لە جێ خۆی بەڵام لە بەرنامەی سیاسیدا نییە ئەمە نەت پرینجێنێتەوە و دوورت نەخاتەوە لەوەی لە بیرت نەچێتەوە بۆ لابردنی نظامی کۆماری ئیسلامی ئێران تۆ پێویستیت بە ئەو هاوکاریە هەیە پێویستیت بەوەیە کە کۆمەلگەی نێونەتەوەیش وەرت گریاخ لێت قبول ناکەن ئەخە بچی قسەی ئاوا بکەی سێ جار دیکە نادوێنن کە نەیاندواندی کوردەکە زەرەر دەکا چون ئێرانیەکە دەچێ ئەمریکایی دەبینێتەوە دەچێ ئوروپایی دەبینێتەوە دەڵێەوە تا ئەوان خەریکن ئێران تەزیە دەکەن ئەخە بڵێ ئێران تەزیە دەکەم نە ئەمریکا دەبینێتەوە نە ئوروپا دەبینێتەوە نە هاو ئاراستەبوونێک بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی دەبێت کاکەمە ئاوێکە دەڕژێتە ئاشی جمهوری ئیسلامی و دەڕژێتە ئاشی شۆڤێنیزمی ئێرانیەوە خێمە دەبێت تەشخیصمان بێژیر بین خۆ هەموو شتێکەوە نیە لەسەر تۆری فەیسبوک چۆن خۆمان هەڵدەخڕێنین و قسە دەکەین ببێ ژیر بین وەزیفەی کەسێکی سیاسی ئەوە نییە ڕای گشتی هەرچی هەڵخراو ئەویش تۆزێک نەوتی پێداکە وڵە نانە با من بەجێ نەمێنم وەزیفەی ئەوەیە تەشخیصی سەحیحی خۆی بە میلەتەکەی بڵێ ئەمەیە من نامەوێ خیانەت بکەم کاک شاهید بە ویژدانی خۆم و بە میلەتەکەشم کاکە من ئەلان شرایطەکەی فەراهەم نابینم ئەگەر فەراهەم بوو ماڵی مروێران بێ ئەگەر نەیکەم ئەگەریش نەمکرد بە قسەم مەکەن بۆ خۆتان بیکە خروانیە بۆیە من پێم وایە دەبێ بە لێکدانەوەیەکی واقع بینانە بەبێ ئەوە خەونەکانت نادی دەبگری یا سەرکوتیان بکەی یا بێڕێزیان پێ بکەی ولی بەرنامەی سیاسی چییە دەبێت بەرنامە سیاسیەکە دووە دواکەویدی مێژوش قۆناغ بە قۆناغە کورد ناتوانێت هەموو داخوازیەکانی بە یەک هەنگاو بەدەست بین خۆی یاخوا وا هەڵکەوێ بتوانێت ئەگەر هەڵکەوت دێمەش دەبێت چاو جۆمان بکەینەوە و کەلکی لێوەڵین بەڵام ئێستا من وای نابین بەرسەتی بەری کوردستانیەکە کە دەڵێن با بڵێن ژوورێکی بۆ دروستکراوە بۆ بەرەو ئەوە هەنگاو هەڵبگرن و ڕێک یەکتی ڕێک بخەن پەژاکی چی تێدایە بۆچی دێنە عەبدوڵڵا جارێ ئەو پێنجین ئێمە جۆرێکینەوەوان جۆرێکی دیکەن
سیاستیان بارە هەش تەوزیح دراوە بەڵام مەسەلە ئەوەیە کە ئەوانیش دەتوانن دیپلۆماسی بکەن و ئەو کاتە چالاکی ئێوە لەو بوارە لاواز بکەن کاتێکەوە ناتوان لەگەڵ ئەوانە ڕێبکەون بە باوانش پێگەیەکیان هەیە هێزێکیان هەیە ناو کوردستانی ئێراندا هیوادارم وانەکەن هیوادارم هیچ گرفتێک دروست نەکەن ئێمە شەڕێکمان لەگەڵیان نییە هیچی وای بەوە هەیە کە بتوان بێک و دابنیشن ئەوانش بێنە ناوبەرەیەوە پێم وایە ئەمە پێویستی بە گۆڕانکاریەکی گەورە هەیە تا بتوانن وا بکەن گۆڕانکاری گەورە لەواندا لە ئێوەدا نخێر لەوانداوە وە گۆڕانکاریە بە پێی ئەو ڕێبەرایەتی نوێیە کە پەژاکەیتی لێک ساڵی ڕابردوودا هیچ چەنگایە بەرە ئەو گۆڕانکارێکی ئەوە دەفرم هەڵگیراوە نەزانم بەرەو گۆڕانکاریە بەڵام سەردان بۆ سەردانی ئێمەیان کردووە و ئێمە بەڕێزەوە وەرمانگرتوون و قسەی خۆمانمان لەگەڵ کردوون خۆ دەنگمان لێ نەگۆڕیون بەڵام ئەم دوو سیاستە یەک ناگرنەوە ئەم دوو خەتە یەک ناگرنەوە کاکە بڵا بەنسبەتی ناوخۆچی چەند با بڵێن ئێوە توانیوتانن لەگەڵ گەنج و نەوەی نوێ لە کوردستانیان پەیوەندی بکەین دەزانین کە وەک حزبێکی سیاسی بە سابقەوە چەند کۆمەڵەکە و چەند دموکراتەکە لەو بارە چالاک بوون بەڵام ئەو پرسەشەیە کە ئێستا کوردستان بەگشتی گۆڕدراوە بە پێی ئەوە کە هەندێکی زۆر خوێندکار و ئەو کەسانی زانکۆ ڕۆیشتن ڕۆشن بیرن پێتان وایە کە توانیوتانە لەم ساڵا دوایەنەدا پەیوەندی بگرین لەگەڵ ئەوانە ئەوان بێنە ناو حزبەکانتانەوە و هەم کەڵگۆ بگن لە بیرۆکەی ئەوان و هەم ئەو ئامانجە سیاسیانە کە هاتانە لە ڕێگەی ئەوانەوە تاقیبی بکەن ئەمە گەورەترین پرسێکە کە لە بەردەمی ئێمە هەیە یعنی ئەگەر ئەوە بە چاچی چارەسەر بکەین دەتوانم بڵم بە زۆرێک لە ئامانجەکانمان دەگەین یا گەیشتوین دوان گەنج و ژنە ئەم دوانە بەڕاستی ئێمە هەموو هەوڵمان ئەوەیە و پێشمان وایە گفتمان و گوتاری ئێمە هەڵگری ئەوەیە کە گەنج لە دەورمان کۆبێتەوە جوان و لە دەورمان کۆبنەوە کچان و ژنانی کوردەواری لە دەورمان کۆبنەوە قسەمان زۆر پێەیە بۆ ئەوان و خۆمان بە پێشەنگی ئەو بوارانە دەزانین بەڵامی تر لەم ئیستیبدادە و لەو کەم ئیمکاناتیەدا چەندمان بۆ دەکرێت من هیوادارم کەممان بۆ نەکرێت بەڵام دڵنیا بە کە ئەوە بە ئیش و ئەرچی سەرێکی خۆمان دەزانین کە دەڵێ ئەوانیش لە نێوەوە جێگایان بێتەوەم پێم خۆشە شتێک بڵە هیچ حیزبێکی کوردی ئەوەی من ئاگادار بووم بیناسم هیچ تاقێکیان بەقەد ئێمە جوانی نێناوەتەوە نێوریزی سەرکردایەتی خۆیەوە ئێمە ئەلعان دەتوانم بڵم سێ کەسی تۆزێک بە تەمەنترمان هەیە تەنە باقیەکەی 85-90% حیزبەکەمان زیاتر لە 80% حیزبەکەمان ئەلعان گەنجن هەمووینەوەی نوێن گەنجی دیارە زۆر کەم تەمەننا کە ئەوانیش لە جێی خۆی مەسئولیەتیان پێەیە بەڵام لە سەرکردایەتی ئێمە نوێکردنەوەیکی زۆر گەورەمان لە کۆنگرەی پازدە کرد لە 14 تا ڕادەیەک بەڵام لە 15 تەکمیلمان کرد نوێکردنەوەیکی زۆر بنەڕەتیمان کرد لە کاروباری سەرکردایەتی حیزبەکەماندا و گەنجێکی زۆرمان هێناوە کە هەرجی خۆشیەتی خۆ و من هەتا زۆر جار کادرە قەدیمیەکانی کۆمەڵە لەسەرەوە لێم دڵگیرن کە پیانویان پشتی و جوانانم زۆر گرت پشتی ئەوانم گرتووە بەڵام باەک شتیش هەر لێرە بڵم قەت ئێمە نابێ کادری دێرین و پێشمەرگەی دێرین و تێکۆشەرە دێرینەکانی خۆمان فەرامۆشکین ئەوان نەبوون کە ڕێ ئەمڕۆیان بۆ ئێمە خۆش کردووە هەر جوانێک ئەوە نەزانێ هیچ تێنەگەیشتۆ لە خەباتەکە بۆیە ئەو پەڕی احترام و ڕێزیان هەیە و مەسئولیەتیشیان هەیە بەڵام بە هەر حاڵ دەبێت جێگەیەکی چاچیش بکرێتەوە بۆ جوانەکان و هەرەو کارەمان کردو وەک پرسیار کۆتاییەک عەبدوڵڵا هیچ گۆڕانکاریی تازە هاتۆتە ئاراوە بە نسبەتی ئەو چالاکیانە کە کۆمەڵەکان هەیەە بۆ یەکگرتنەوە یا هەر لە ڕۆژی پێشوودەی ناشتێکی تازە نییان شتێکی تازە ناوەڵانە بووە ئەم بڵێ ئاڵوگۆڕێک بوو بێ نەخیر کاکە بەدڵا موحتەدی سکرتەری گشتی کۆمەڵەی شۆڕشگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران زۆر سپاس بۆ ئامادەبوون لەم توێژەدا سپاس بۆ تۆ زۆر مەمنون سپاسدانەکەم